ناپۆشتایی، سوفوری ئافرەتان جاهلیەتە. خودای پەروەردگار لە قورئانی پیرۆزە دەفەرمێت ولا تبرجن تبرج الجاهلية الأولى. سفور مبن وخوتان روت مكن وكو سدي جاهلية. باشا او آفرتاني لسردني جاهلية حجابكيان تومو پوشتكيان تومو. امامي مجاهد مقاتل لتفسير ام آيات دا باس من بودكار دلي آفرتاني سدي جاهلية حجابكيان تومو دليت لتككيان سر پۆشاکەکانی خۆیان شل ئەکردەوە شلیان ئەکردەوە تاوەکو سینگیان و گردنیان دیار بێت و تێکەڵی پیاوان دەبن و باکیان نەبوو. بۆیە خودای پەروەردگار ئاگاداری ئافرەتی موسڵمانانی کردەوە فەرمووی ولا تبرجن تبرج الجاهلیة الأولى. ئەو جۆرە حیجابە مەکەن و خۆتان ڕوت مەکەنەوە سفور مەبن وەکو سەدەی جاهلیەت. من لێرە کە دەیڵێم بەداخەوە دەیڵێم ئەو حیجابەی کەوا خوشکەکانمان دەیکەن ئەمڕۆ زۆرینەی ناڵێم هەمووی زۆرینەی ئیلا ما ڕەحیمە ڕەبی حیجابی سەدەی جاهلیەتە. بە بەڵگەی ئەوەی کە دەبینی لەچکێکی کردووە ئەو لەچکەی لە نیوەی سەریداناوە قژی هەمووی بەدەرەوەیە پۆشاکێکی کردوتە بەری پۆشاکێکی تەسکە گیانی هەمووی بەدەرەوەیە. ئەمە چییە؟ والله ئەمە حیجابی جاهلیەتە. ئەمەیە کە خودای پەروەردگار دەفەرمێت ولا تبرجن تبرج الجاهلیة الأولى. و دڵشی بەوە خۆشە کە محەجەبەیە وەڵە دڵت خۆش نەبێت وەڵە خۆت هەڵمەخەڵەتێنەوە پێی ناوترێت حیجاب. ئەوە خۆ هەڵخەڵەتاندنە خوشکی بەڕێزم ئەوە خۆ هەڵخەڵەتاندنە. و هەندێک لە خوشکەکانمان بەداخەوە ئەوەندە کەسایەتیەکی لاوازی هەیە دڵی خۆشە دڵی خۆشە کە خەڵکی پێی دەڵێن جوان دڵی خۆشە کە خەڵکی پێی دەڵێن مەدحی دەکەن کەوا سەرپۆش نییە مەدحی دەکەن کەوا جلێ تەسکە کاتە بەری. دڵت بە چی خۆشە؟ ئینسان دڵی بە سەقافەتەکەی خۆش بێت دڵی بە عیلمەکەی خۆش بێت دڵی بەو بیر و باوڕە پاکەی خۆش بێت دڵی بە شەرم و حەیایی خۆش بێت دڵی بە احتیرامی خۆش بێت لە خوا ترسیەکەی خۆش بێت. دڵت بە چی خۆشە؟ دڵت بەوە خۆشە کە خەڵکی پێت دەڵێن جوان بەخوا با لای خەڵکی جوان بیت لای خودای پەروەردگار جوان نەبیت قوڕ بەسەرت. کێ مەسئولە لەم سوفورەی کەوا لە ناو بازاڕەکانمان دەیبینین؟ ئێمە هەمووی خوشکی ئێمن ئەمەنە هەمووی لە ماڵی من و تۆوە دەرچووە برای بەڕێزم. کێ مەسئولە؟ سەرەتا باوکان و دایکان. بەڵێ باوک و دایک بەڵێ وە بە تایبەت دایکی وا هەیە خۆی عەبای کردووە خۆی پۆشتەیە کچێکی سفوری ناوەتە پێش خۆی کەوا سفورە. ئەی دایکی بەڕێزم ئەی تو خۆت پۆشتەی بۆ پەروەردەی کچەکەت ناکەی؟ وەڵڵا جارێ مناڵی چی؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت هەر ئافرەتێک گەیشتە سووری مانگانە دەبێت حیجاب کات. جارێ شووی نەکردووە ئەتەوێت بە سوفوریەکەت قسمەتت هەڵسێت؟ بەخوا نعمەتی خودای پەروەردگار بە تاوان بەدەست ناهێنرێت. ئاگادار بە. ئەی چێ ئیتر مەسئولە؟ هەمان کات ئەو کەسانی کەوا شویان کردو مێردەکانیان کەسی وا هەیە ئەهلی مزگەوتە ئەهلی جومعە و جەماعەتە خێزانەکەی سفورە. ئەی کا غیرەتت یەکێک لە زانایان دەفەرمێت ئەگەر ئەتەوێت غیرەتی پیاوێکت بۆ دەرکەوێت سەیری خێزانەکەی کە بزان حیجابی چۆنە. و هەمان کات کێ مەسئولە؟ تاجرەکان ئەو تاجرانی کەوا دەڕۆن لە دەرەوەی وڵات ئەو جۆرە جلوبەرگە دەهێنن و هەرزان فرۆشیەکەن بۆ ئافرەتان. ئەگەر ئەو جلوبەرگە نەهێنن ئافرەتان چۆن دەستیان دەکاتەوە دەرەوەی وڵات؟ بۆیە ئەمانە هەموویان مەسئولن دەبێت تەوبە بکەن بۆ خودای پەروەردگار بگەڕێنەوە.